شەوتان باش بەڕێزان بەخێربێن بۆ چیرۆکە هەواڵ. چیرۆکە هەواڵ لەمەودا بەرنامەیەکی هەفتانەیە. ئەم ڕۆژانێکی شەمە تەوەرێکی گەرم و گرنگی پێوەست بە ژیانی هاوڵاتیانەوە دەخاتە ڕوو. بەش خۆراکی مانگانەی هاوڵاتیان یاخودەوەی خەڵک پێی ئەڵەبایی بابەتی بەرنامەی ئەم شەومانە بەشێک لە هاوڵاتیان گلەیان هەیە لە بڕ و لە کوالەتی ئەو بەشە خۆراکەی کە وەری دەگرن. هەندێک دەڵێن 3 مانگ هەیە یان 3 مانگ نییە و مانگێک وەریەگرن و بە پێچەوانەشەوە. قسە و دەنگۆی زۆر لەسەر باشی و خراپی خۆراکەیە و بە تایبەتیش ئەو ئاردەی کە دەدرێت بە هاوڵاتیان. ئەم شەو بەوردی و بە داتا ببورن و بە زانیاری تاوتێم بابەتە ئاکەین. بەر لە هەر شتێک گرافیکێکمان ئامادەیە کە بەوردیەوە دەمانێت سەرنج بخینە سەر ئەو زانیاریانی کە تایبەت بە بەشە خۆراکی مانگانەی هاوڵاتیان لە هەرێمی کوردستاندا هەیە. بەر لە هەر شتێکەوەی کە گرنگە بزانین کە بابڵێن سوودمەندبوونی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە بەشە خۆراکی مانگانە چۆنە. 5,225,472 کەس لە هەرێمی کوردستان بەگشتی سوودمەند دەبن لە بەشە خۆراکی مانگانە کە زۆرینەی ئەو ژمارەیە یان زۆرینەی سوودمەندبوونی خەڵک لە سنووری پارێزگای سلێمانیە کە بە نزیکی 2,024,970 کەس بۆ پێی کە دوو ئیداری سربەخۆی گەرمیان و ڕاپەڕین و پارێزگای هەڵەبجەشی لەسەر بووە زۆرترین سوودمەندبوونەکە لەم پارێزگایەوە. لە هەولێریش کە بە دەرەجەی 2 دێت لە سوودمەندبوونی هاوڵاتیان 1,908,998 کەس لە هەولێر و 1,291,504 کەسیش لە دهۆک. ئەمە تەنها ژمارەی خەڵکە کە بەشە خۆراکی مانگانیان پێ دەگات. جیاواز لەوە تاوەکو ئێستا کە لە بنزیکەی لە مانگی نۆی ساڵەکە داین 6 بەشە خۆراک لە ساڵی 2022دا بە هاوڵاتیان دراوە و 3 بەشیش بەشی ئارد یان خۆت پشکی ئارد دراوە بە هاوڵاتیان بۆ پێی کە ئاردیش پێگاتەیەکی سەرەکی خواردنی خەڵکە و خەڵک بۆ زۆر مەبەست ئارد بەکاردێنن. بۆیە هەندێکیان ئێستا دەڵێن و گلەی ئەویان هەیە کە کوالەتی ئاردەکان باش نییە و کێشە و گیرروگرفتیان لە کاتی بەکارهێنانە بۆ دروست دەبێت. ئەو ئاردەشی کە دروست دەکرێت و دەدرێت بە هاوڵاتیان 39 ئاش هەیە لە سنووری هەرێمی کوردستاندا کە گەنمی جوتیارەکان دەکەن بەم ئاردە کە ئەم 39 ئاشە هی کەرتی تایبەتن هی خەڵکن و بەڵام مۆڵەتیان هەیە و حکومەت جۆرێک لە هەماهەنگی لەگەڵا کردوون کە وەزارەتی بازرگانی هەماهەنگی لەگەڵا کردوون کە بتوانن ئەو گەنمەی لە جوتیاران وەری دەگرن بیکەن بە ئاردێک کە 15 لەو ئاشانە کەم پرۆسەیە جێبەجێیەکە لە سنووری پارێزگای هەولێرە 13 ئاشیش لە دهۆک و 11 ئاش لە سلێمانی. دێنە سەرەوەی کە جۆری خواردنەکان کە دابەش دەکرێت لەگەڵ بڕەکانیاندا چۆنە. 9 کیلۆگرام ئارد، 3 کیلۆگرام برنج، 1 کیلۆگرام شەکر و 1 لیتر زەیت بۆ هەر هاوڵاتیەک دەستنیشان کراوە کە هەر ئەندامێکی خێزانێک ئەوەندە بڕ وەردەگرێت و جالەوەش 400 گرام دۆشاوی تەماتە، 9 کیلۆگرام لە هەر یەکە نیسک و فاسۆلیا و لەتکەنۆکیش دەدرێت بە هاوڵاتیان. ئەمە ڕوونکردنەوەیەکە تایبەت بە سوودمەندبوونی هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی و بۆ ئەم ساڵیش لە پێدانی بەشە خۆراک بە هاوڵاتیانە کە بەراورد بە ساڵانی پێشوو هەندێک زیادی کردووە. تەنیا 6 جار بەشە خۆراک دابەش دەکرا لە ساڵانی ڕابردووە، بەڵام ئەم ساڵ تاوکو ئێستا 6 بەش دابەش کراوە و وەزارەتی بازرگانیش دەڵێت تاوکو کۆتایی ساڵ 3 جاریکە دابەش دەکرێت. لەگەڵ زیادبوونی بەشە خۆراکەکانیشە بەشێک لە هاوڵاتیان گلەیان لە کوالەتی هەیە چونکە کوالەتی بەنسبەت خەڵکەوە زۆر گرنگە و دەژڵێن شیاوی خواردن نییە ئەو بابەتانی کە وەری دەگرن بۆیە هەر کە وەری دەگرن دەیفرۆشنەوە و لە بەرامبەریشدا شتومەکی بازرگانی دیکە و پێویستی تری پێیەکڕن. لەم بارەیەوە هاوکارانمان راپۆرتێکیان ئامادە کردووە. راپۆرتەکە دەبینین میوانی تایبەتمەندمان دەبێت لەسەر ئەم بابەتە و ڕای هاوڵاتیانیشمان هەر لەسەر هەمان بابەت وەرگرتووە. بەر لە هەموو شتێک بە راپۆرتەکە ببینین. هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەسەر بەشە خۆراکی مانگانە کە لەلایەن بریکارەکانی خۆراکەوە بەسەریاندا دابەش دەکرێت بوون بە 2 بەشەوە. بەشێکیان ڕازی و بەشێکیشان ناڕازی. بەشە ناڕازیەکە لەسەر بەشە خۆراک ئاماژە بۆ دەکەن خۆراکەکان شیاونین بۆ خواردن بۆ یەکسەر دەیفرۆشنەوە و لە بەرامبەردا خۆراکی بازرگانی پێدەکڕن.
ئەوە ڕۆنەکەی 1500ەکە ئەبێ 30,000 بکردا ئاردەکەی 14,000ەکە هەر بە عەمەل کردیش لایە یعنی هیچ شتێکی باش نە برنجەکەی فەردی 17,000 یعنی ماخۆنێک چولێ برنج 100 دینار نەکە یعنی هیچ خۆراکە هیچ باش نیە این کوردستان تقریبا 4-5 مانگە باش بووە برنجەیەن شەکرێن زەیتەیەن دۆشاوەیەن نیسکەیەن فاسۆلیایەن ئاردەکە بەس ئاردەکەیان خراپ کردووە ئەوە مانگی نوۆیە تازە سەرەتای مانگی سێ دەستی پێ کردووە بریکارەکانی خۆراک سەرباری ئەوەی زیادبوونی ژماری بەشە خۆراکی مانگانە بە گرنگ دەزانن لە هەمان کاتدا نیگەرانن لە خراپی کوالیتی خۆراکەکان ئەوان دەڵێن گەر کوالیتی خۆراکەکان باش بێت ئەوە کەس نایفرۆشێتەوە هەمووی ئەیفرۆشێت و ئەشای تجاری پێکڕێتوانێت ئەویش فرۆشتنەوەی چییە؟ هی 5 سەرخێزان وەرگێت لەوانێ بەشی 2 سەرخێزان شت کڕێتەوە پێی لەبەرەوەی هیچ ناگە پارەکەی هیچ نییە برنج کیلۆی 300 دینار 250 دینارەکە لەتکەنەوەک کیلۆی 250 300 دینارەکە دەبێت زەیت 1500 بایەکە ئەبێت تجاری کڕێتەوە دەبێت 30,000 بێ باتەوە دوو قات ساڵانە حکوومەتی عێراق 12 جار بەشە خۆراک بەسەر هاوڵاتیان دابەش دەکات لە هەرێمی کوردستانی 6 جار ئەوەش پشتیوانێکی باشە بۆ ئاسایشی خۆراک گەرچی لە کوردستان 5,225,472 کەس سوود لە بەشە خۆراکی مانگانە وەردەگرن بەڵام بەشە ناڕازیەکە لەگەڵ زیادکردنی ژمارە و جۆری خۆراکەکان داوای باشکردنی کوالیتیشیان دەکرێت تا بتوانن بەکاری بهێنن دیار جەمال کوردستان 24 سلێمانی بەڵەوەی کە لە راپۆرتەکە دابینیمان سەرنجی بەشێک لە هاوڵاتیان بۆچوونی ئەوان بوو سەبار بۆ بەشە خۆراکی کە مانگانە وەری دەگرن لەگەڵ لانی بەرپرس قسە دەکەین بۆی کە بزانین لای ئەوان بابەتەکان چۆنە نەوزاد شێخ کامیل بەڕێوەبەری گشتی بازرگانی لە وەزارەتی بازرگانی پیشەسازی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانمانە کاک نەوزاد سڵاوت لێبێ سوپاس کە میوانی چیرۆکە هەواڵی دەمەوێت باسی ئەوە بکەین کە لە پلانی حکوومەتی هەرێمی کوردستان چییە بۆ زیادکردنی بەشە خۆراکی مانگانە بجۆرێک کە هاوشێوەی عێراقی لێ بکرێت چونکە هەندێک گلەی هەیە کە جیاوازی هەیە لەو بەشە خۆراکی کە مانگانە لە هەرێم دەدرێت و لەوەشی کە لە بەغدا و لە شارەکان و پارێزگاکانی عێراق دەدرێت لەوەی کە بڕەکەی و کواڵێتەکەی فەرقی هەیە سڵاو لە جەنابتان سڵاو لە بینەرانتان دیارە هەرۆک ئاگادارن بەشە خۆراکی هاوڵاتیان لەلایەن وەزارەتی بازرگانی عێراقەوە دابین دەکرێت ئەو بەشە خۆراکانە دێنە هەرێمی کوردستان ئێمەش لە ڕێگای بریکارەکانی خۆراکەوە دابەشی دەکەین بەسەر هاوڵاتیاندا ئەو بەشە خۆراکانی کە تا ئێستا هاتوون 6 بەشە خۆراک بە تەواوەتی هەندێک مادەماوە نەهاتووە ئەوانیش بە بەردەوامی دێن هەندێک مادەش لە ڕۆژانە بە بەردەوامی لە ڕێگای بارهەڵگرەکانەوە دەگەنە کۆگاکانمان و دابەشی دەکەین بەشی حوتەمیش بەشێ لە مادەکان هاتووە و ئێمە لەبەر ئەوەی گرمایە بۆی مادەکان خراپ نەبن پاش ئەوەی کە پشکنینی بۆ کرا دابەشی دەکەین بەسەر هاوڵاتیاندا باشە پرسیارم لەبارەی پلانی ئێوە کرد ئێمە دەمەوێت پلانی ئێوە بزانم بۆ زیادبوونی ئەو بڕا بەشە خۆراکەی کە دەدرێت بە هاوڵاتیان هەندێک زانیاری هەیە کە دەوترێت زیاد دەکات دەمێت سەبار بوو بابەتە قسە بکەین بەڵێ بەنسبەت پلانی ئێمە وەکو وەزارەتی بازرگانی پلانمان لەگەڵ وەزارەتی بازرگانی عێراقدایە چونکە ئەو بەشە خۆراکەی کە بۆ هەموو ناوەڕاست و خۆراکی عێراق دێ بۆ ئێمەش دێ و هەیە هەر مادەیەک بۆ ئەوان زیاد کرێ بۆ ئێمەش زیاد دەکرێت بۆیە ئێمە و تەنسیقی کە هەمان لەگەڵ وەزارەتی بازرگانی عێراقدایە هەر مادەیەک دەوێت زیادکرێ لێرەش زیاد دەکرێت بۆیە تا ئێستا ئەوەی کە هەیە ئێمە ئەومان بۆ هاتوو دابەشی دەکەین برنجە و زەیتە و دۆشاوە و شەکرە و لەگەڵ پاقلەمەنیەکانیش فاسۆلیا و نیسک و نۆکە ئەمانە دێن لە ڕێی بریکارەکانی خۆراک و دابەشی دەکەن ینی پلانەکانمان هاوبەشن و ئەو خۆراکەش کە دێت لەلایەن وەزارەتی بازرگانی عێراقەوە لەگەڵ کۆمپانیەکانان دەکردرێ لە دەرەوە و پاشان کە کڕدرا دەهێنێتە هەرێمی کوردستان و دابەشی دەکەن بەڵام ئێمە پشکنینی بۆ دەکەین بەدەر لەوەی کە وەزارەتی بازرگانی عێراق پشکنینی بۆ دەکا ئێمەش کە دێت هەرێمی کوردستان لێنێرین بۆ وەزارەتی تەندروستی لەوێ پشکنینی بۆ دەکەن پاش ئەوەی کە دڵنیا بووین لە ڕووی تەندروستیەوە دڵنیا بووین کە بە کەڵکی بەکارهێنان دێ ئەو کاتە لە ڕێی بریکارەکانی خۆراکەوە دابەشی دەکەین زۆر باشە دواتر باسی شێوازی پشکنین و مامەڵەکردنی ئێوە لەگەڵ و خۆراکانی کە دەدرێت بە هاوڵاتیان دەکەین بەڵام دەمێت باسێک لە کەمبوونەوەی ڕێژەی پێدانی ئارد بە هاوڵاتیان قسە بکەین کە
دەوترێت کە هەم بڕەکەی کەمی بەڵێ. کردووە بەڵێ. و کواڵەتیشیان خراپە. ئێستا کە لە مانگی نۆداین دەوترێت تەنها 3 جار ئاردراوە بە هاوڵاتیان. ئەم بڕە زیاد دەکرێت هیچ ئەگەر و ئاماژەیەک هەیە کە مژدەیەوە بێ بە هاوڵاتیان کە گەنمێکی جۆر باش بە تایبەتی بەرهەمی جوتیارانی خۆمان بگاتە دەستیان و بتوانن سوودی لێوەربگرن. ئێمە لە هەرێمی کوردستان لەم ساڵدا تا ئێستا 3 بەشە ئاردمان دابەش کردووە. بەشی سێمیژێش تەواو نەبوو لە 175مان دابەش کردووە. هۆکاری دابەش نەکردنەکەشی دەگەڕێتەوە بۆی وەزارەتی بازرگانی عێراق گەنمی بۆ نەناردین. خۆشمان لە هەرێمی کوردستان گەنممان نەبوو بۆی وشکە ساڵیەی کە لە ساڵی ڕابردوودا هەبوو. گەنمی پێویستمان بۆ وەرنەگیرا لە سایلەکاندا هەڵیگرین. بۆیە ئەو ماوەیەمان هێشتاوانێ و بە بەردەوامی داوامان لە وەزارەتی بازرگانی عێراق بەیان دابین نەکردین. بۆیە تا ئەو کاتەی خۆمان گەنممان بەرهەم نەهێنا و نەماخسە سایلەکانەوە نەتوانرا گەنم بۆ هەرێمی کوردستان دابین بکەن. ئێمە ئێستا 3 بەشە خۆراک دابشمان کردووە و بەردەوام دەبین لەگەڵیدا لە بەغدا لە ناوەڕاست و خۆڵی عێراق بەشی 5ەم دابش دەکەن. ئێستا ینی زۆر لە پێش ئەو ئاردەی کە وەری دەگرن بە تایبەتی گلەی ئەوە هەیە کە ئەو ئاردەی کە وەری دەگرن بە تایبەتی خانمان مامەڵ لەگەڵ ئاردەکاردەکان دەڵێن بۆ دروستکردنی نان گونجاو نییە بێ پێزە بەهێزە و بۆ دروستکردن گرفتیان بۆ دروستەکە. بۆچی گرنگی بە کوالەتی و ئاردە نادرێ و هەروەکەوەی کە دابش دەکرێت خەڵک سوودی لێوەربگرێ. بەڵێ دەربارەی گەرمی خۆمان لە هەرێمی کوردستان ئێمە لە ساڵانی ڕابردووشە ئەو گرفتەمان هەبووە. گرمەکەمان لەبەرەوەی گلۆتینی کەمە پێزی کەمە بۆ نانکردن پێویستی بەوەیە کە بڕێ گەنم لە دەرەوە هاوردە بکرێت و بمان دەنێت تێکەڵی کە لەگەڵ گەرمەکەی خۆماندا. لە ماوەندەکانی ڕابردوودا کە ئارد باش بوو لە کوردستان هۆکارەکەی ئەوە بوو ئێمە گەنممان لە ناوەڕاست و خواردن عێراقەوە بۆ داهات و دابەشمان دەکرد. بەڵام ئێستا ئەم گەنمەی کە ئێستا لە سایلەکانی خۆماندایە و ئەم دوو بەشەمان پێداوە لە 100% خۆماڵیە تەنها بەشی یەکەم بڕێک مستەوردمان تێکەڵ کردبوو. بۆیە ئێستا داوامان لە وەزارەتی بازرگانی عێراق کردووە کە هەرچی بەشی خۆمان دەکات لە مستەوردەی کە دێت بەشمان بۆ بنێرن بۆ ئەوەی لەگەڵ ئەم گەنمەی خۆمان تێکەڵی بکەین و بتوانێت ئاردێکی باشی لێ دەربچێت. هەرچەندە ئێستا ئێمە لە وەزارەتی بازرگانی لیژنەیەکی شویمان لە ئاستی وەزارەتە پێکێناوە بۆ بە دوواداچوونی گرفتی ئەو ئاردە بزانین ئایا کە مکوڕی لە ئاشەکانە یان لە جۆری گەنمەکەیە. ئێستا لیژنەکانمان لە هەرێمی کوردستان دەست بەکارن و مەشغوڵن بەوەی کە سەرقاڵی ئەوەن ئەو بزانین ئەو باشە. بەڵام دەرەنجامەکان چی بوانی ئەو لیژنانە هیچ زانیاریەکیان بە ئێوە داوە کە بۆچی وایە بۆچی کوالەتی ئاردەکە بەم شێوازەیە هیچ دەرەنجامێک هەیە تا ئێستا؟ بەڵێ لیژنەکان بەردەوامە لە کارکردن چاوەڕێی راپۆرتی کۆتایی دەکەین. بەڵام ئەو چەند کارێکە کردویانە لە چەند ئاشێکە دەرکەوتووە کە گەنمەکەی باشە هیچ کێشەیەکی ئەوتۆیان نییە کە شایانی ئەوە بێت نەکرێ بەنان. بەڵام شێوازی بەکارهێنانەکەی شێدانی ئاردەکە و ئەو بڕێکت ئەو ئاردە ئەو ئەوەی کە تێی دەکەن ئەوە پێویستی بەوەی کە هۆشیاری زیاتر بدێن بە خادمان بۆ ئەوەی باشە. بەڵام کات نەوزاد واتە گرفت لە شێوازی دروستکردنەکەیە و خانمان نازان چۆن دروستی بکەنیان گرفتەکە لە بابەتەکە ئێوە دەتانەوێت بەشێک لە پلانەکەتان ئەوەیە کە هۆشیاری ڕابگەێنن بۆ خانمان کە ئەو هەویرایان ئەو ئاردە بە باشی بە شازێکی دروست بەکاربێنن. دوو بەشە من لە سەرتاوە باسم کردوتم گەنمی خۆمان گلۆتینی کەمە. مادەم گلۆتینی کەمە پێویستی بە گەنمی مستەوردە داوامان کردو بەشی یەکەم کە گەنممان بۆ بنێرن هی مستەورد داوانین کە لە دەرەوە دێت تێکەڵیکەین هەتا ئەوە بێت باشترە کێشەمان نییە. بەڵام لە هەموو لە حاڵەتی دووەمدا ئەگەر گەنمیان بۆ لە ناردین و هەر گەنمەکەی خۆمان بەکاربێنن ئێستا ئێمە لەم چەند ئاشەدا کە تەجروبەمان کردووە نانەکان بۆ هێنانی نانێکی جوان دەرچووە. هۆکارەکەی هەر خانمی لێ لەو ئاشەکانیشا چەند خانمێک دەوێت نانەکە دەکەن جوان دەرچووە. هۆکارەکەی پێویست بێ خانمێک لەبارەی ئەم جۆرە لە ئارت کە لە ئینتاجی خۆمانە بۆی کە خەڵک ئەوەندە گلەی نەکە ڕەنگە ئێستا بەشێک لەو بینەرانی کە تەماشای ئێماکەن خانمان بن ینی چۆن بتوانن سوود وەربگرن چۆن بتوان ئەو شێوازێکی ئێوە باسیەکەن شێوازێکە بە لە ڕێگەی بەرنامەکەی ئێمە بزانڕێکەم شێوازت چۆنە. بە پێ و زانیارە سەرەتایانە کە بە منیانداناوەڕ و کوتم هێشتا راپۆرتیش دەکە تەواو نەبووە. بەڵام یەکەم بە ئاوی سارد هەویرەکە دەشێنن ینی ئاردەکە دەشێن. دووەم بە سێ کات نانەکەیان کردووە 15 دقەی
نیو سەعاتی 45 دقەیی لە هەرسی حاڵەتەکەدا باش دەرچووە ینی 15 دقە دەمێنێتەوە هەویلەکە و دەیکا بەنان نیو سەعات دەمێنێتەوە هەویلەکە و دەیکا بەنان 45 دقە دەمێنێتەوە هەویلەکە و دەیکا بەنان لە هەرسی حاڵەتەکەدا دەرچووە ئێستا ئێمە گرفتەکەمان لەوەدا دەمانەوێت بگەینە نەتیجە بزانین ئایا کێشەکە لە خانمانە یا کێشەکە لە ئاگەنمەکەی بەڵام ئێمە تا ئێستا ئەوەی کە بۆمان دەرکەوتووە کێشەمان گەنمەکەی گلۆتینی کەمە چونکە بەهۆی ئەو سنەی کە لە گەنمەکە دەدا ئەو گلۆتینەی تێدا ناهێڵێ و ئەو شیلەیە کە لەناو گەنمەکەدا نایهێڵێ بۆیە پێزی گەنمەکەمان نامێنێ بۆی بکرێ بەنان پێویستمان بە مستەوردا داواشمان کردووە کە بێت بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەم ساڵ گەنم لە چاو ساڵی ڕابردوودا باشتر بووە بەپێی ئەو تەجروبەی کە ئێستا کردویان داعشەکان گەنمی ساڵی ڕابردوومان زۆر بێکەڵک بوو بەس ئەم گەنمی ئەم ساڵ لە زۆربەی ناوچەکان کە وەرگیراوە گەنمی باشن باشە کەواتە گەنم لەکوێوە هاورداکەنەوە دەڵێن کە پێویستمان بە هاوردەکردنی گەنمە دەشزان کە ئێستا لە دنیادا ینی گرفت هەیە لەبارەی خواردنەوە بە شێوەیەکی گشتی بە تایبەتی گەنم و دانەوێڵە کەواتە ئێوە لەکوێوە لە کام وڵاتانەوە هاوردەی بابەتانە دەکەن کە سوودیان لێوەربگیرێ هێنانی گەنم حەسریە بۆ وەزارەتی بازرگانی عێراق ئەوان کۆمپانیان هەیە کۆمپانیەکانیان ڕاستپاردۆ گەنم لە ئوسترالیا و لە کەنەدا و لە وڵاتانەوە دەهێنن ساڵی ڕابردوو لە سەرەتای ساڵدا زیاتر لە 250,000 تەن گەنمیان هێنا و دابەشیان کرد و بەش هێرێمی کوردستانیشیان نرد ئێستاش دەگەڵ چەند کۆمپانیایەکە لە خەریکی گرێبەستن بۆی بڕێ گەنم چونکو ئێمە ئەم ساڵ زیاتر لە 2,225,000 تەن گەنم وەرگیراوە کوالتی و گەنمە زۆر باشە ئایبینێ لەگەڵ ئەو گەنمەی خۆمان تێکەڵیکەن هیچ کێشەیەکمان نابێت لە گەنم و ئاردی هەرێمی کوردستان بەڵام کێشەکە لەوەدایە هێشتا ئەو گەنمان نەهێناوە ئێمە بێ گەنمی خۆمان بەکاربێنین بە بەردەوامی تا ئەو کاتێک گەنمەکەی ترەکات زۆر باشە کاک نەوزاد بابەتێک هەیە خۆتان لە سەرەتای قسەکانتانە ئاماژەتان پێ کردووە بابەتێکی زۆر گرنگە بە نسبەت خەڵکەوە کەم نینە و چیرۆکانی کە ڕۆژانە لێرە و لەوێ لەبارەی پاک و خاوێنی شێوازی دابەشکردن هەڵگرتنی خۆراکەکانەوە ئایان بیستین یعنی ئەو بۆ خەڵک زۆر گرنگە ئەگەر کواڵەتیش باش بێت سەلامەتیش بێ لە هەمان کاتە چاودێریکردن و دابەشکردن و هەڵگرتنی خۆراکەکان لای ئێوە چۆنە و چۆن تا چەند ڕەچاوی ئەو بابەتەکەن بەڵێ ئەو خۆراکەی کە لە بەغداوە دێت بە بار هەڵگرەکان ئێمە لێرە کۆگامان هەیە لەو کۆگایانە دادەنرێن پالێتمان هەیە لەسەر پالێتەکان دادەنرێن و ساردگەوە ساحیبەشتی تێدایە بۆی هەوا گۆرکەی بۆ بکرێ و لێژانی بەردەوامان هەیە بۆ ئەوەی کە مادەی بۆ کە قڕکەرەکانیش بکوژە ئەگەر هات ناو ناوە ینی هەموو ئامادەسازیەکەین بۆ ئەوەی ئەو خۆراکەی کە تا لای ئێمەیە بە سەلامەتی بمێنێت و تای گەیندە لای بریکارەکە و دوای ئەوەش دیژنەی بە دوواداچوونمان هەیە بۆ لای بریکارەکان بە بەردەوامی لە هەموو شارەکاندا چاودێری بازرگانی تێدایە خۆراک کەلوپەلی خۆراکی تێدایە دروستکراوی دانەوێڵی تێدایە سەردانی بریکارەکان دەکەن بۆ ئەوەی لە جۆر و چۆنێتی هەڵگرتنی ئەو خۆراکە لە لای بریکارەکان متابعە بکەن لە هەر سەرپێچیەکیش ئیجراعاتی یاسایی وەربگرن بەرامبەر بۆ بریکارانە دەیان سەرپێچی هەبووە ئیجراعاتی لەگەڵا کراوە و هەوڵی ژەدین بە بەردەوامی خۆشمان و لیژنەکانیشمان ڕاستپاردووە کە سەرپێچیکاران بە توندترین شێوە سزا بدەن چونکە بەڕاستی ئەوە مافی خەڵکە کە ئەو مادەیە بە سەلامەتی بەدەست زۆر باشە پرسیاری سەرپێچیەکان و ئەو شێوازانەی کە کراون تاوکە ساڵ ڕووی خۆراکەوە لەگەڵتان دەکەم ئێستا دەمەوێت ڕای هەندێک لە خەڵکمان وەرگرتووە سەبارەت بە پرسی خۆراک و بەشە خۆراکی مانگانەیان و هاوکارانم لە هەریەکە لە گەرمیان ڕانیە هەڵەبجە قسەی هاوڵاتیانیان بۆ وەرگرتوین لەبارەی بەشە خۆراکی مانگانەیانەوە ئەوانەی کە قسەیان بە کوردستان 24 کردووە هەنێکیان ئەڵێن گلەییان زۆر زۆرە لە بڕی کواڵێتی و بەشە خۆراکەکانیان پیاوێک ئەڵێت شتەکان بەشمان ناکا و داواکەن حکومەت بابەتەکانیان بۆ زیاد بکە و نمونەی تایت و سابوونیش دابەش بکە کەسێکی دیکەش کە قسەی کردوواڵێ چەند ساڵە شیر لەنێو بەشە خۆراکی مانگانەدانی ئەمە مناڵێکم هەبووە ئێستا گەورە بووە هەر شیری بایعی وەرنەگرتووە با ڕاوسەرنجەکەی خەڵک ببینین و دواتر لەگەڵ کاک نەوزاد بەردەوام ببین کە باش ناکە ئەنجار هەر چشتی دێ بێکوالێتە بەکەڵک نایە ڕۆنی داخورێ لەبەر بۆن ساردێ نە ئاردی بەکاردێ لەبەر بۆن ترشاوێ هیچی بەکەڵک نایە ئایا مالەتکەن و دلەتکەن و چ لێ بکەم کاکە بەکەڵک چ دێ ئەویش بەکەڵک نایە یەکشتی بەکەڵک نایە وەڵڵای بەشت ناکە برنجشتیشی باش نە هیچی گەناچاری نەبێ بەخۆی خواردنێ نییە وەڵڵای برنجەکە زیاو بێ شەکرەکە زیاو بێ ئاردەکە زیاو بێ لەگەر زەیتەکە هیچ کێشەیەکمان نییە باشە ئەم خۆراکە ئەنێرن بۆ ساوونی لەگەڵان نییە ئەی خاکە خوار هەر خارەوە نییە
با بەبا سابووی لەگەڵا بێ با بەبا تایتێکی لەگەڵا بێ ئێقەی چێکە ئەم عێراقە زوو ڤەلاحە ئەم دەوەم دەوڵەمەنیە با تای دووسانەکەیشی لەگەڵا بێ ئەنی نابێ موادەکان بەشن ناکە بەدمیەوە دەبێ هەر بکڕیا دەبێ بەدمیەوە دەشی بکڕی بەڵام ئاردەکە جاری وا هەیە حەیبی نییە ئەوەی گە حەیبیشی هەبێگە لەو ئاردە سفرەی لە بازاڕی بۆی بکڕی لەگەڵی تێکەڵکەی وردە وردە دەیکەی ئەجا وەکو نۆک و وەڵایەوە تەماتە هەرچی حەی بێنێتی ڕۆنە هەرچی حەی بێنێتی بەڵام ئەوە بەعزە شتێکانیشی خۆش نین شتەکان کەمێ لەوە چێ لە ساڵێکە 6 مانگ ئاوە 7 مانگ هەرەوە نەبێت شتەکان کەمە اینجا لەگەڵ ئەوەیشە ئەمە ڕۆنەکەی بە کەڵک نایە بە زۆری خەڵک نایخوا برنجەکەی زۆر جار بە کەڵک نایە ئەویش هەر نایخۆن اینجا ئەم لەتکەیشە کە داویانە لەتکە ئەویش کە زۆری ناگری هەر بۆ علە فوشتیوە بەکاری هێن بایعی وەرەگرین بەڵام بایعەکە وەسانێ بڵین هەر لە ئەوڵۆ دەست پێ بکەین ئاردەکە نیسبەتەکەی باشە بەڵام جۆرەکەی خراپە چونکە زۆربەی ئاردەکان نانی لێ نایە هێتە سەر ڕۆنەکە بەعزێک کەس ئەڵێ باشە بەعزێ ئەڵێن باش نییە برنجەکەش تەقریبا هەر عینەستە ئینجایەتە سەر ئاوە تەماتەکەی چاکە لەگەڵ شەکرەکە بەڵام ڕێژی شەکرەکە زۆر کەمە بەشی نەفەرێ ناکات برنجەکەش هەر ڕێژەکەی کەمە چونکە وڵاتی خۆمان زیاتر برنجە خۆن 3 کیلۆ برنج بەشی نەفەرێ ناکات بۆ مانیە خەڵکی برنجی تر ئەکرێت لەگەڵ ئەوەشی کە ئەیخوا یارمەتی ئەوەدا ئینجا ماهانگەی پێتەواو ئەکا جارێەوە شیری مناڵ نییە شیری مناڵ کەس وەری ناگرێ من مناڵێکم هەیەەوە گەورە بوو هەتاکو ئیسە هەر شیرمان نەدی بە چاو لەبەرەوە بەشە خۆراکمان هیچ بەکار نایە و داوایان لێ یەکەم ئەتوان بەشە خۆراکەمان بۆ زیاو بکەن لەبەرەوە هیچی بەکار نایە بەڵەوەی بینیمان سەرنجی بەشێک لە هاوڵاتیان بوو سەبارەت بە بەشە خۆراکی مانگانەیان دەگەڕێمە بۆ لای کاگنەوزاد گوێت لە قسەی هاوڵاتیان بوو هەندێک لە هاوڵاتیان هەندێک شتی گرنگیان باس کردوەک و شیری منداڵ کە بۆم گرنگە لەبارەیەوە بپرسم وە باسییان لە سابوون و هەندێک پێداویستی دیکە کرد هیچ نیەت و هیچ پلانێک هەیە کە ئەم بابەتانە بە تایبەتی شیری مناڵ کە دەزانین چەند پێویستە بۆ بەشە خۆراکی مانگانەی هاوڵاتیان زیاد بکرێت پێشکی سوپاس بۆ هاوڵاتیانە بۆ ڕێنمایەکانیان بە دڵنیایی ئێمەش کە لەوێ نوێنەری ئەوانین وە بە دڵنیایی و پەیامی ئەوان بە بەردەوامی دەگەینە وەزارەتی بازرگانی عێراق لە سەرتاوە باسم کرد ئێمە لە وەزارەتی بازرگانی هەرێمی کوردستان نوێنەرێکیشمان لەو کۆمپانیانە نییە کە ئەو عەقدانیان کردووە بۆ کڕینی ئەو مەوادانەی کە هەیە ئەوە خۆیان وەزارەتی بازرگانی عێراق حەسریە ئەوان هەڵساون بەکڕینی ئەو بێداویستیانە بەنسبەشیدەوە چەند ساڵێکە شیر هەر نەماوە نەهاتووە بەنسبەت برنجەکەشەوە لە ساڵانی ڕابردووە زۆر خراپتر بوو بەس ئەم ساڵ ئەم تایلەندە بە حساب تۆزە کۆمپانیەکان گۆڕیوە کە گلەیەکان کەمتر بوونەتەوە ئەو دۆشاوەشی کە وەردەگیرێ بەڕاستی ئەو دۆشاوەی کە لە بازاردا دەفرۆشرێتەوەوانە شەکرەکەشی کێشەی نییە لەسەر جۆری بڕەکەیشی کە کەمە ئێمە برنجەکە 3 کیلۆیە ئەوە لە سەرانسەری عێراقا بەو شێوەیە جێبەجێکراوە ئێمەش ئەو داوایە ئەوان بە دڵنیاییەوە بە نووسراوێک دەگەینەوەزارێتەوە ئەگەر هیچ گرفتیان هەیە بەم شازە ئێستا خۆت گوێت لیان بوو هەندێکیان ئەڵێن کە بۆنی هەیە یان بەکەڵک نایە گونجاونیە کاتەم سەرنجە لە کوێوە دێت بەنسبەت سیدەکەەوە کە بۆنی دێت باوە بۆ جەنابەت و بۆ بینەرانی ڕوون بکەینەوە ئەو کاتێک کە ئۆکرانیا و رووسیا شەڕەکان بوو زۆربەی زۆری ئەو مادەی کە هات ماوەدە سەرەکیەکان کە لە هاو لە عێراق لە زەیتدار دروست ئەکرا گوڵە بڕۆژە بوو مادەی گوڵە بڕۆژە بوو گوڵە بڕۆژە لەوێەوە نەدەهات سۆیا هەبوو لە عێراقدا سۆیایان بەکارهێنا سۆیا مادێکی سۆیایش وە گوڵە بڕۆژە وایە بەڵام ئەو بۆن ماسیەی لێ دێ ئێمە لە مانگی پێشووە لەگەڵ بەڕێوەبەری گشتی بازرگانی کەلوپەلی خۆراک لەگەڵ ڕێوەبەری چاودێری گشتیا قسەمان کرد بەڵێنی ئەویاندا کە ئەوە کۆتایی پێ هاتووە لەمە دووە زەیتەکە ئەو زەیتدارەیە کە مانگەکانی ڕابردوو وەرگیراوە و هیچ کێشەیەکی نییە لە ڕووی تەندروستیشەوە سۆیاکەی ئەوەی کە بۆنی ماسەکە لێدەی کێشەی نییە تەنها ئەوەیە خەڵکی ئێمە پێڕانە هاتووە کە بیخوات گەنا لە ڕووی تەندروستی و هیچ کێشەیەکیان نێوەکو زەیتی گوڵە بڕۆژەکە وایە بەڵام ئینشاڵڵا لە ئایندەدا ئەو زەیتە لەمە دوانایە هەرێمی کوردستان پێمان وتون کە زەیتی دار یا هەر زەیتەکە بۆنی گوڵە ماسی دێنێت ئەومان بۆ بنێرن مادەکانی کەش گلەیەکان لە ساڵانی ڕابردووە زۆر بووە بەڵام ئێمە هەوڵە دەین هەموو ئەو گلەیانە کەم ترکەینەوە هەموو ئەو بۆچوون و پەیامانەی کە هاوڵاتیانیش لەو راپۆرتەدا هەیان بوو بە دڵنیاییەوە بە ئەمانەوە دەیگەینە وەزارەتی بازرگانی عێراق بۆ ئەوەی لە ساڵی ئایندەدا لانی کەم
ئەو مەوادانە باشترکەن و کوالتی باشتر بێنن. زۆر باشە کاک نەوزاد کوالەتی و بڕی خۆراکە جیاوازەکان و ئارد لە نێویاندا کە خەڵک زۆر چاوی لە سەرەتی زیاد دەکاوە کوالەتیەکان وا دەبێت کە خەڵک لە ساڵانی ئایندەدا بە جۆرێکی واوەری بگرێت کە بە تەواوی پشتی پێ بەستێوەکو سەرچاوەیەک لە ماڵەکەی خۆیدا بۆ خۆراک بەدڵنیایەوە ئێمە هەموو هەوڵەکانمان بۆ ئەوەی کە وەری دەگرین و دەیدەین بە هاوڵاتی بخورێ پێویستی بۆ نەبێت لە بازار بیکڕێ بەڵام هەروەکو وتم ئێمە لە عەقدەکانان نین لە وەزارەتی بازرگانی عێراق بۆیە ڕەنگە کەم و کوڕێگە گەر هەبێت لە پەیوەستە بە وەزارەتی بازرگانی عێراقەوە ئەو پەیامەشمان دەمێکە گەیاندۆپیان کە خەڵکی هەرێمی کوردستان ناڕازین لە هەندێک لە بەشە خۆراکان بەڵام ئێمە ئەوەی کە دێت بە ئەمانەتەوە ئەوە دابەش دەکەین کە هاتووە بە دڵنیاییەوە بەڵام هەوڵیش ئەدەین کە هەرچی مادەیەکی باش بێت کوالتی باش بێت و خەڵکی هەرێمی کوردستان پێچاک بێەوە بێن بۆ هەرێمی کوردستان. بەڵێ گەلێک سپاس بۆ نەوزاد شێخ کامیل بەڕێوەبەری گشتی بازرگانی لە وەزارەتی بازرگانی پیشەسازی هەرێم کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانمان بوو. بەڕێزانەمە چیرۆکە هەواڵی ئەم شەو بوو. سپاس بۆ میوانەکەم لە هەولێرەوە، سپاس بۆ هاوکارانم، سپاس بۆ ئێوەش کە بینەرمان.